چی دەخۆی گوڵێم لێرە ژیان نەروایە ئەوانەی کە دڵپاکێن نەرزەلیل و ڕیزوایە زۆرێکەن لە دوورەوە کە چاویان پێم مەڵنایە بە درۆ باسم دەکەن کۆ پیاوە دیاوایە خۆم نایەن ماستدان بۆ ئاستم زۆر تەمایە لە شوێنە شێر بێدەنگ بێ ڕێوی خۆی پێ باڵایە لە شوێنە شێر بێدەنگ بێ ڕێوی خۆی پێ باڵایە ئەسڵەن ئێوە نەدام بووە ئەوەی شەرم و حەیایە زەکەریا تازە دێی شانی بە شانمدایە کاکە ئاگەر لەوەی بێ بەخوای کەڵکی نەمایە کاکە ئاگەر لەوەی بێ بەخوای کەڵکی نەمایە هیوایەتی سناپی بێوەژنی خۆش سەودایە دەبێکە دکتۆرێ بێ سارشکا و برینم هەزار ساڵی تریش بێ مەمی و خات و زینم بم کوژن لە دارمدا نەراشقی و چاوشینم هەژاری پشت میشکان دەوی ژەوڵی لە سینم ئەو لە کەیف و خۆشیە لە نێوە و ماتەمینم دڵخۆشن دەوروبەری من بەو ئاوازە حەزینم دڵخۆشن دەوروبەری بەو ئاوازە حەزینم کەوا سەرخۆش و مەستم لێم مەگرن نەی خزمینم کەوا سەرخۆش و مەستم لێم مەگرن نەی خزمینم لای حەمە تازە دێیم لایە و برا شیرینم لای حەمە تازە دێیم لایە و برا شیرینم بەی وای جوابدانەوە هەڵقوڵاوی دڵێ بوو نووسرا بە گریانەوە بێباک بووی لە ڕاستی من هەر منت زەمانەوە گوێت نەدا بە ڕازی دڵ ماندووی بێ حەسانەوە تۆ بەڕۆیە بنێرە جارجار بۆ دڵدانەوە مەڵێ پەڕۆ بیدعەیە دوورە لە ئیمانەوە مەڵێ پەڕۆ درۆیە دوورە لە ئیمانەوە بەم گەنجێ پینت کردم خەمت دام بەشانەوە مووی ڕەشی سەرم ڕۆشتێن تاڵی سبیێنانەوە نامەوێ لام بمێنی ئەوە بە پاڕانەوە دەستان خۆش